سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی یەکشەممە هەشتی گەلاوێژی 1402 هەتاوی لە خزمەتانداین سەرەتا سەردی ڕێی گرنگترین هەواڵەکان. چالاکی ژینگە پارێزان و شاخەوانان دژ بە وشکردنی دەریاچەی ورمێ، برینداربوونی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری بانە، هێرشی بە کرێگیراوانی ڕەژیم بۆ سەر خەڵکی شاری سنە، هەڕەشەی کوشتن لە پارێزەرێکی خەڵکی سەقز و دانیشتووی تاران، کوژرانی بە کرێگیراوەکی ڕەژیم لە شاری سنە، ئاگردانی لە وەرگە و دارستانی پشتی تەرخاناوای بانە، نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە ئێران، دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی ئەندامانی شۆڕای شاری سەدا لە خوراسانی ڕەزەوی، کوشتنی لاوێکی بەلوچ لەلایەن هێزەکانی ڕەژیم لە ئێرانشار و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. چالاکی ژینگە پارێزان و شاخەوانان دژ بە وشکردنی دەریاچەی ورمێ. ڕۆژی هەینی شەشی مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە ژینگە پارێزان و شاخەوانانی پارێزگاکانی ورمێ و تەورێز بەسەر چیای سەهۆڵاندا سەرکەوتن و دژایەتی خۆیان لەگەڵ وشکردنی بە ئەنقەستی دەریاچەی ورمێ نیشاندا. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی پلاکارد و لافێتیە و وتنەوەی دروشم ناڕەزایەتی خۆیان لە ئاسیستمی بەڕێوەبەراتی ئاو لە ئێران و وشکردنی بە ئەنقەستی دەریاچەی ورمێ دەربڕی. بەپێی ئامارەکان ڕژیمی کۆماری ئیسلامی لە حەوزەی ئاوڕێژی دەریاچەی ورمێدا 92 بەنداوی لێداوە و بۆتە هۆی لە ناوچوونی ئێکۆلۆژی ڕوخانەکان و دابەزینی ئاستی ژێرخانی ئاوی نێوزەوی. هەروەها هێندێک لە نێونەرانی مەجلیسی ڕژیم پێشتر باسییان لە هەبوونی کانگای لیتیۆم لە بەستێنی دەریاچەی ورمێ کردبوو کە ئاسنێکی گرانبەهایە و لە سەنعەتی وردە تەراشەی ئەلکترۆنی بەکاردەبرێت. برینداربوونی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری بانە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێکی کەم ئەندامی خەڵکی مەریوان بە ناوی هێمن خوسرەوی و کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی ڕزگار مەولودزادە بە تەقەی هێزەکانی ڕەژیم بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز، کۆڵبەرێکی کەمەندامی خەڵکی مەریوان بە ناوی هێمن خوسرەوی ڕۆژی پێنجشەممە پێنجی گەلاوێژ بە تەقەی هێزە سنووریەکانی بانە بریندار و دواتر لەلایەن سەرکوتگەرانی ڕژیمەوە ئازار درراوە. هەروەها ڕۆژی دووشەممە دوی گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی ڕزگار مەولودزادە بە تەقەی ڕاستەوخۆی چەکدارانی ڕژیم بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. هێرشی بە کرێگیراوانی ڕژیم بۆ سەر خەڵکی شاری سنە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە پێنجی گەلاوێژ کۆمەڵێک لە بەکرێگیراوانی ڕژیم لە ژێرناوی دەستەی ئازیەتباری محەڕەم و بە سەرپەرشتی ئاخوندێک بە قەمە و زنجیر هێرشیان کردوتە سەر ئۆتۆمۆبیلی خەڵک و چەند کەسیان بریندار کردووە. بەوتەی هاوڵاتیان بەکرێگیراوانی ڕژیم بە شێوەیەکی دڕندانە لە شەقامی وەکیلی سنا خەڵکیان داوەتە بەر لێدان و شیشەی ئۆتۆمۆبیلەکانیان شکاندووە. بەپێی زانیاریەکان هاوڵاتیەک 11 زەربە چەقۆی بەرکەوتووە و چاوێکی بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. هەڵس و کەوتی بە کرێگیراوانی ڕژیم و بیرهێنەری کوشتنی دوو هاوڵاتی لە شارەکانی سنە و سەقز لەلایەن سەلەفیەکانەوە و مەبەستی ڕژیم سەپاندنی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر شارەکانە. هەڕەشەی کوشتن لە پارێزەرێکی خەڵکی سەقز و دانیشتووی تاران. بەپێی هەواڵی گەشتوو ئەرسەلان بەهرامی پارێزەری خەڵکی سەقز و دانیشتووی تاران لەلایەن کەسانی نەناسراوەوە هەڕەشەی کوشتنی لێکراوە. بەپێی زانیاریەکان ئەم هەڕەشانە دوای دژایەتی توندی ناوبراو لەگەڵ دەرکردن و جێبەجێکردنی حکمی سێدارەی هێندێک لە بەندکراوان ئەنجام درراوە. ناوبراو دابینکەری دکتورینی شەرعی یاسایی تیۆریزەکردن و ئامادەکردنی پرۆژە یاسای بەرگری بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی بە تایبەت
بەرگریکردن لە شاکر بێهروز زیندانیەکی سیاسی کورد بووە. کوژرانی بەکرێ گیراوێکی ڕژیم لە شاری سنە. بەپێی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ بەکرێ گیراوێکی ڕژیم بە ناوی ئارمان کۆنەپیرا لەلایەن کەسانی نەناسراوەوە کوژراوە. بەوتەی هاوڵاتیان ئارمان کۆنەپیرا لە ڕەوتی شۆڕشی ژینا دەور و نەخشێکی گرنگی لا کوشتن و دەست بەسەرکردنی لەوانی شاری سنەدا هەبووە، بەڵام ڕوون نییە چ لایەن و گروپێک ئەو هێزەی ڕژیمی کوشتووە. جێگەی ئاماژەیە کە لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 9 کەس لە هێزە ئینتزامیەکانی ڕژیم کە دەستیان لە سەرکوتی خەڵکدا هەبووە لەلایەن کەسانی نەناسراوەوە کوژراوە. ئاگردانی لە وەرگە و دارستانی پشتی تەرخاناوای بانە. ڕۆژی هەینی ڕێکەوتی شەشی گەلاوێژی 1402 لە وەرگە و دارستانەکانی تەرخاناوای بانە لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگردراو بووە هۆی سووتانی ڕووبەرێکی زۆری ئەو ناوچە، بەڵام بە یارمەتی خەڵکی ژینگە پارێز و ئەندامانی گروپی پاژین دامرکایەوە. ژینگە پارێزان و خەڵکی ژینگە دۆست داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەن. ئەمە سەروەتی وڵاتەکە بەدەستی ئەنقەست خەریکن لە ناوی دەبن و بۆ پاراستنی ژینگەی ئەم وڵاتە کەسانێک گیانیان بەخت کردووە. جێگەی ئاماژەیە کە چەند ڕۆژ لەوە پێش نزیکەی 1000 هێکتار لە دارستانەکانی مەریوان و پاوە لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە لە ناوچوو ژینگە پارێزان چەند جۆر کەرەستەی دەستکردیان لە نێو دارستانەکان دۆزیەوە کە بۆ ئاگردانی جەنگەڵەکان بەکارهێنرابوو. کوژران و برینداربوونی 5 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر کانتۆنی جەزیر. ڕۆژی هەینی شەشی گەلاوێژ ئەرشەی تورکیا لە ڕێگەی ئەرتەشی تورکیا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرشی کردە سەر 2 ئۆتۆمۆبیل لە کانتۆنی جززیری ڕۆژاوای کوردستان و بەو هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیا 2 ئۆتۆمۆبیلیان لە نزیک شارۆچکەی تەلمەعروف و تەربەسپید کردوتە ئامانجوو، بۆ هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو لە هێرشێکی دیکەدا 5 ئەندامی یەپەژە لە هێرشی هەوایی تورکیا لە شاری ئاموودا گیانیان بەخت کردبوو. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە ئێران. ڕۆژی شەممە 7 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خواز لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێکردەوە. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خواز لە شاری یەست بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردو مهدی ئەشکەتزی وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. مێدی ئەشکەتزی تەمەەن 31 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینە بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم چووە کۆما و پاش 3 حوتە سەرەتای مانگی بەفرامباری 1401 گیانی بەخت کرد. لەلایەکی دیکەوە بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خوازی ئیسفەهان بە کۆبوونەوە لەسەر مەزاری 3 شۆڕشگێڕی ئێعدامکراو بەناوەکانی ساڵح میرهاشمی، مەجید کازمی و سعید یاقوبی مەزارەکانیان گوڵباران کرد. هەروەها لە شاری کرماشان ئازادی خوازانی ئەو شارە لەسەر مەزاری ڕەزا شەحبەرنیا کۆبوونەوە بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان. دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی ئەندامانی شۆڕای شاری سەدە لە خوراسانی ڕەزەوی. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئەندامانی شۆڕای شاری سەدە لە ئوستانی خوراسانی ڕەزەوی لە ناڕەزایەتی بە قەتعی بەردەوامی ئاو دەستیان لە کارکێشایەوە. بەپێی راپۆرتەکان ئەندامانی شۆڕای شاری سەدە وەکو کاردانەوە بەرامبەر بە بایەخنەدانی بەرپرسانی ئۆستانی خوراسانی ڕەزەوی لە ئاز کێشە و گرفتەکانی خەڵک بە شێوەی بە کۆمەڵ دەستیان لە کارکێشایەوە. بەپێی زانیاریەکان ماوەی 10 ڕۆژە 10,000 جەمعیەتی شاری و گوندنشین لە شارستانی سەدە ئاویان نییە و بەرپرسانی ئوستان
وەڵامی داواکاری شۆڕای شار و خەڵکی ناڕازی نادەنەوە. کوژران و برینداربوونی سێ کرێکاری شارەداری لە مەشهەد. بەپێی راپۆرتی ئیلنا لە ڕۆژانی ڕابردوودا سێ کرێکاری پاکبانی شارەداری مەشهەد بەهۆی ڕووداوی هاتوچۆ بە سەختی بریندار و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە یەک لە کرێکارەکان گیانی لەدەستاوە. بەپێی ئەو راپۆرتە سێ کرێکاری پاکبانی شارەداری مەشهەد بەهۆی ڕووداوی هاتوچۆ بە سەختی برینداربوون و ڕۆژی شەشی گەلاوێژ یەکێک لە کرێکارەکان بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. بەوتەی چالاکانی کرێکاری گیان لەدەستانی پاکبانەکانی مەشهەد پێشینەی هەیە و پێشتریش چەند کرێکار لە کاتی کارکردندا بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستا بوو، بەڵام بەرپرسانی شارەداری هیچ هەنگاوێکیان بۆ دابینکردنی ئەمنیەتی کرێکاران هەڵنەگرتووە. کوشتنی لاوێکی بەلوچ لەلایەن هێزەکانی ڕژیم لە ئێرانشار. لا ڕۆژانی ڕابردوودا لاوێکی بەلوچ بە ناوی لەتیف عەبدولزەهی پاش دەست بەسەرکران لەلایەن هێزەکانی ڕژیم و بە تیری خەلاس کوژراوە. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ، هێزەکانی ڕژیم لە مێحوەری ئێرانشار بۆ مێهرستان و نزیک لە گوندی ئازمەنابات ئۆتۆمۆبیلی سێلاوی بەلوچیان داوەتە بەردەست ڕێژی گولە و دوو کەسیان هەڵاتون، بەڵام یەکێکیان بە ناوی لەتیف عەبدولزەهی دەست بەسەر و پاشان تیری خەلاسی پێوەنراوە و بە ئەنقەست کوژراوە. دوا هەواڵ خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە حوتی مانگی گەلاوێش کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتانی ئاڵمان و ئوسترالیا دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز بە کۆبوونەوە لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی لە شاری فرانکفۆرتی ئاڵمان گێڕای شەرمەزارکردنی جنایەتەکانی ڕژیم پشتیوانی خۆیان لە شۆڕشی گەلانی ئێران بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری دەربڕی. لەلایەکی دیکەوە ئێرانیانی ئازادی خوازی ئوسترالیا بە کۆبوونەوە لە شاری بریزبن دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی سەرکوتگەری ئیسلامی نیشاندا و بە وتنەوەی دروشم خوازیاری پشتیوانی کۆمەلگای جیهانی لە خەڵکی ئێران و دانانی سپای پاسداران لە نێو لیستی تێرۆریزمی نێودەوڵەتی بوو. بەڵە بینەرانی ئازیز گەشتیاوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆڵ.